دوو مەرجەکەی ئۆجەلان بۆ باخچەلی چییە؟ وردەکاری نوێ لەبارەی گفتوگۆکانی عومەر ئۆجەلان لەگەڵ مامی ئاشکرا دەکرێت. دوای 43 مانگ لە گۆشەگیرکردنی عەبدوڵڵا ئۆجەلان بۆ یەکەم جار چاوی بە عومەر ئۆجەلانی برازای کە هاوکات پەرلەمانتاری دەم پارتیە کەوت. تەواوی کۆبوونەوەکە لەلایەن وەزارەتی دادەوا بە شێوەی ڕەنگاوڕەنگ تۆمار کراوە و ماوەی 1 کاتژمێر و 45 خولەکی خایاندووە. لەوێ تاوتوێی داواکاریەکەی باخچەلی لە ئۆجەلان کراوە کە داوای کردووە بێتە پەرلەمان و ڕێخستنە سەربازیەکانی قەندیل هەڵوەشێنێتەوە. دوای تاوتوێکردنی داواکاریەکە عومەر ئۆجەلان ڕایگەیاندووە مامی دوو مەرجی داناوە بۆ دەستپێکردنی گفتوگۆکان. مەرجی یەکەم ئەوەیە ئۆجەلان داوای کردووە وڵاتێک وەک دڵنیا دەربەشدار بێت لە گفتوگۆکان بەڵام ناوی وڵاتەکەی ناڵێت. مەرجی دووەمیژەوە بوو پرۆسەکە دڵنیاییدانی یاسایی هەبێت و چوارچێوەیەکی یاسایی وەربگرێت جا بە هەر چ ناونیشانێک بێت. بۆ نمونە پرۆسەی چارەسەری بێت یان پرۆژەی برایەتی. تا ئێستا ئەردۆغان و باخچەلی بە فەرمی وەڵامی داواکاریەکانی ناوبراویان نەداوەتەوە بەڵام بەهۆی هێرشەکەی سەر ئەنقەرە و دواتر هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بەرەو پێشچوونەکان خاو بوونەتەوە. بەڵام باخچەلی وەردۆغان هێشتا لەسەر پەیمانەکانیان بۆ برایەتی کورد و تورک بەردەوامە.